ئەمڕۆ باسی 5 نقطەی تری تەکمیلە ئەەکەم ئینشاء الله دەربارەی ئەوەی کە ئەبن بە پاڵنەر بۆ دروستبوونی ڕیابازی. بۆ ئەگەر کاتە کەوتینە ڕیاوە وەکو کردار، باسم لە ڕاوردەوە باسم لە کردار و ناوەکە کرد، کردار و صفەت و پیشە بۆت بوون بە هەمیشەیی، نابێ بهێڵی بکەویتە ئەو حاڵەتەوە. ڕیاباز یعنی ئیشی ئەوەیە، صفەتی ئەوەیە. بەس ئەگەر کەوتینە ڕیاکەوە یەکسەر وەکو کردەوە تۆ بەی لێ بکەین بگەڕێنەوە سەر تەوحیدەکە. شەشەم نقطەیان بریتە لە حەزی مەدەحکردنی خەڵکی. ئەمەش پاڵنەرێکە بۆ ئەوەی کەوا لە ئینسان بکەوێتە ڕیا. وەختێک من حەزم لێیە کە خەڵکی باسم بکەن، مەدحم بکەن، تیشکی میدیاکانم بکەوێتە سەر، لە کۆڕ و مەجلسەکانە بە چاکە باسم بکەن کە خۆمەی بیستمەوە، ئەمە ببێ بە پاڵنەر بۆ ئەوەی زیاتر هەوڵ بدەم خەڵک هەروە بە چاکە باسم کە ئەمە ئەگەر ئاگام لێی نەبێ ئەم خاتە ڕیابازی، ئەم خاتە شتێکەوە کە لە واقعیان نییە یان لە بەرخاتری خوا کردوم ئەمێ بیڵێم، هەروەکوتیشم نیەتەکەت فەرقەکە. لەبەرەوە ئەبێ ئاگاداربی لەوەی کە خەڵکی مەدحت دەکەن، وانە بێ پێی بفڕی، وانە بێ لەم عبودیەتت دەرچی، وانە بێت لە زەعف و جەهل و زوڵمی مەخلوقیەتی خۆت دەرچی. ئەمە زۆر زەروریە. ئەمە تەبەن کە منیش باسیەکەمەوە بۆ ئێوە معنای وانێ خۆم تەزکیەکەمەوە نەکەوتومەتە ئەمە یا ناکەومە ئەمە. هەروەکوتم ئەمە ململانەیە کە حتا ئەو کاتەی ئەمرین تیامان نایە و لەگەڵمان نابێ، چونکە مەعسووم هەر پێغەمبەری خوای عەلەیهی سەڵاتو وەسەلام و پێغەمبەرانی تر سەلامی خوای لێ. لەبەرەوەیە کە سيدنا أبو بكر رضي الله عنه به مجارك فرموا اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه وأستغفرك لما لا أعلمه. خائف أنا أقرمت ولا الشرك كخون بيزانم لوش كنايزان خائف دعوة إلي بردنك لهردوش حديثك في غمر إخوة عليه الصلاة والسلام بشوي جمعة اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلم. عادة من أم اشتاني كباسي أنا كم ئەگەر ئاەت بن معلومە خەڵکە توانێت لە قورئانە بیدۆزێتەوە، ئەگەر حەدیثیش بێ بە عەرەبیەکەی ئەگەر نەموت بزانە کە توێژینەوەی حەدیثەکانم هەموو کردوون، لێرەشە فەقەت یادتانە خەمەوە کە حەدیثەکان بە عەرەبیەکەی یا دەقەکەی یا سەنەدەکە باز ناکەمەوە لەبەرەوەی توێژینەوەیم لەسەر کردوون و نووسی و من ئینشاڵڵا بە چاپکراویەکەوێتە بەردەستە. بەڵام لێرە ڕەچاوکردنی کاتەکەم زیاتر پێشخستووە. حەزکردن لە مەدەحکردن پاڵنەرێکە بۆی بدبا بەرەو ڕیابازی.